سەرجەم نەخۆشخانەکانی نیویۆرک ئامادەن بۆ بەرەنگاربوونەوەی قۆناغی دووەمی بڵاوبوونەوەی کۆرۆنا. هێڵی گەرمی پەیوەندیکردن و GPS دیاریکردنی شوێنی پەیوەندیەکان دانراون. چەندین تاقیکردنەوە وەک ئامادەکاری بۆ حاڵەتە لە ناکاوەکان کراوە. چەندین ئامێری نوێژ بۆ ئەو مەبەستە ئامادەکراوە. هەموو ئامادەکاریەکان ئەوەمان پێدەڵێن کە جاریشتر ئەو نەخۆشیانە نابنە هۆی ئەوەی کە لە شەپۆلی یەکەم ڕوویدا. ئێمە بە تەواوەتی بڕوامان بەوە هەیە کە ڤایرۆسەکە هەیە، بەڵام خۆمان بەباشی بۆی ئامادە کردووە و مەترسیەکانی کەم دەکەینەوە. بەڕاستی گەنجان باشترن کاتێک تووشی کۆرۆنا دەبن. پێویستیان بە چاودێری چڕ نییە، بەڵام کەسانی بەتەمەن دەبێت بە وریایەوە مامەڵەیان لەگەڵ بکەین. هەر بۆیە ئامادەکاری باشمان کردووە لەو بارەوە. ئێمە کات ئێسمە مەترسی کرد بڕیارماندا ڕێکارەکانتون بکەین و ئامادەکاری پێویست بۆ شەپۆلی دووەم بکەین. خۆمان بۆ هەر ئەگەرێک ئامادە بکەین. بەپێی ئەوەی هاوڵاتیان پابەندە مەبەستنی ماسک و ڕێکارەکان جێبەجێ دەکەن، پێدەچێت ژمارەی توشبووان کەم کاتەوە دڵخۆشکار بێت. توانیمانە باشترین کار بکەین بۆ دابڕاندنی نەخۆشەکان بە تەواوەتی لە دەوروبەر. لێرە ژوورەکان بە شێوەیەک ئامادەکراون کە لە ڕێگەی ڕاکێشەری هەواوە بە تەواوەتی خاڵی دەکرێتەوە. کاتێک پزیشکێک یاخود پەرستارێک دەیەوێت بچێتە لای نەخۆشەکە، هەر کات ئەو تۆپە سوورە گەیشتە ناو شوشەکە، ئەوە ئاماژەیە بۆ ئەوەی کە ژوورەکە پڕ بووە لە هەوا. بۆیە بە ئامێری ڕاکێشەری هەواکە لە ژوورەکە بە تەواوەتی دەخەینە دەرەوە. ئەمیش وا دەکات بە تەواوەتی ژوورەکە پاک بێتەوە.